ئێمە ئەوڕۆ پێشوازیمان کرد لە جەنابی مامۆستا عەلی باپیر و وەفدی هاوڕێی ئەوان هاتن بۆ پیرۆزبایی تەواوبوونی کۆنگرە ئەوە بوو جەنابی ئەمینداری گشتی و ئێمەش وەفتێک پێشوازیمان لێکردن لە نووسینگەی مەکتەب سیاسی سلێمانی پیرۆزبایی تەواوبوونی کۆنگرەیان کرد و ئومێدی سەرکەوتنی گەورەیان بۆ یەکگرت و بۆ ئایندە خواست و لە دیدارەکەشدا بارودۆخی سیاسی ناوچەکە و هەماهەنگی بینی کۆمەڵی دادگەری و یەکگرتووی ئیسلامی و تەنسیقی زیاتر بۆ بارودۆخە سیاسیەکان و ئەوانەش تاوتوێکرا و پێمان وابوو ئیسلامیەکانی هەرێمی کوردستان لە ئاستی ئەو قۆناغە نوێیە پێویستە تەنسیق و هەماهەنگی زۆریان هەبێ و گفتوگۆ بکەن و هەرچی پێویست بێ بۆ خزمەتی گەل و نیشتیمانی خۆمان بیکەین و ئێمە و کۆمەڵی دادگەری پەیوەندیەکانمان پەیوەندی نەک حیزبی برایەتیە و کاری هاوبەشمان زۆر بەیەکەوە کردووە و کاری هاوبەشی زۆرتر بەیەکەوە بکەین لە ئایندەدا ئەوانە تاوتوێکەران لە بینی ئێمە و کۆمەڵی دادگەری